لە 2007 دەستمان کردووە بە ئیشی ماسی و چەند ساڵێکە بەردەوامی لەسەری هیوایەتێکی خۆمان بووە و ئیشێکی خۆشە و حەزێکی مناڵیمانە بەردەوامی تایە و شوو بەخوا سەکەوتوین تایە زۆربەی ئێرانە بەس لە وڵای تایلەند و ئەندەنوسیاوە بۆمانێت ماسیەوە دوو بەشەوە ئاوی سوێر و ئاوی شیرین لێرە ئاوی سوێر تەڵەبی زۆر لەسەر نییە شیرینەکە هاورداکەین و ئەویش ئەبێ بە دوو بەشی جیاوە گۆشتخۆر و گیاخۆر گۆشتخۆرەکان خوانی تایبەتی خۆیان هەیە و ئەتوانی وە گۆشت و دڵی گا بێ یان جگەر بێ ئەیخۆن بێکێشە گیاخۆرەکان زۆربەی بەچەکەرن چ شەوجارێ بەچکاکە نوعی زۆر هەیە وەکو کوبی مۆڵی سۆرتێل پلاتی ئانە بەچکاکەن چ شەوجارێ بەچکاکەن و تەڵەبێکی زۆری لەسرە و ماسی ئاوی ساردمانەیە و گۆڵف و کوهی ئەویان زۆر خۆڕاگرن بەرگەی کەمی ئۆکسجین ئەگرێ و مەقاومی مانەوەیان زۆر باشترە چاوانی ترە ئەم جۆرە ئەلوانە کالۆری دوی پێڵێن مانەوەیان باشە و ماسی کرا و سنجڕاکێشن زیاتر ماسی گۆڵفش کە لە ئاوی سارداشی کێشەی ئاوی گەرمی نییە و تا ڕادەیەکیش کەمی ئۆکسجین بەرگاگرێ وکۆم ئەم ماسیانتر نییە بۆی بێ ئۆکسجینیەوە بمرێ تحملێکی باشتری هەیە لەگەڵ کۆی فشە ئەمیشان لامان کاتە لە ئاوێکی زۆر لە نزمە بێکێشێ بۆ هەنێ ماسی بەڵێ ئەسا وەکو باسم کرد ماسی گۆڵف کویەکە تا ئاوەکەی پلەی نزمتر بێ ساتر بێ بێکێشەترە بەس ئەماین کرد ناوەکانی گۆشتخۆر و بەعام جاخۆریش پێویستیان بە ئاوی گەرمە پلەی گەرمیان لە 26 بۆ 28 بێ هەنێ ماسیشێ بۆ پلەی سی بەپێی ژینگە و جۆری ماسی فەرقەکات تقریبان هەردوو جۆرەکە سعی بەرزی هەیە بەس زیاتر گۆشتخۆرەکەیە هەنێ جۆری هەیە وەکو ئاروانە سعی بە زۆر بەرزە تر هەیە لە $100 هەیە تا 16 گەڵا 20 گەڵا 25 گەڵا جووتێکی بەپێی قیاس و وڵاتی کە هاوردیەکەین فەرقەکات زیاتر هۆکاری خواردن پێیانە چی جۆرە کوالیتیە خوانی ئەیتێ چەنی ئەیتێ و قیاسی حەوزەکە و چەنێکە چی جۆرە فلتەرێک دانەی شێوازی ئاوگۆڕینی و جاوە پیاکێشانی حەوز سترێسی هۆکاری ماسی مردنە لەسەر هینی پێشنیاری مشتریەکەیە باش نییە ئەتوانی بیکە بە جای سروشتی بە سەماد و بە نەباتی سروشتی جای سروشتی و ئەتوانێ سیرامیک و جای لاسی بەکاربێنێ بەسە کە سێوێ بۆ لامان پێشنیاری تەبیعی بۆکەین لەبەرەوەی زۆر باشتر بۆ ماسەکە و بێکەشەترە وەکو موادی پلاستیک و سیرامیکەکە نییە پێویستی بە حەوزی ماسی پێویستی بە جیازی ئۆکسجین هەیە پێویستی بە فلتەرێکی باشە بە قیاسی حەوزەکە و لیتری ئاوەکەی و پێویستی بە هیتەر هەیە بۆ هەنێ ماسی پێویستی بە هیتەر هەیە بە پێی جۆری ماسەکە و دەرەجی بۆ تایمێت و پلەی ئاوەکە ڕاگرێ بۆمان ماسی فایتەر بەتەنیاژێ ماسێکی گۆشەگیرە و شەڕانگێزە هەنای خۆی بەخۆیەتی فایتەر شەڕکەر بەتەنیاژی تو تەنها لەگەڵ مێکەیە مەی خۆیە ئەویش ئەبێ ڕایبێن چەند تەریقەیەکی خۆی هەیە ڕای ئێنیت ئەگەرێکی زۆرە ڕێکەوێ هەموو جایەکی شەر نییە ڕێکە لەگەڵ مێکی خۆشیان بۆ حاڵەتی جوودبوون و زاوزێ ئەوش حاڵەتە ئەگەرێکی لە سایە 50 ڕێکەویان ڕێنەکەوێ و حاڵەتی جوودبوون ڕۆیەتیایە خواردنی ماسی دوو جۆر بۆ سێ جۆر هەیە باشە یەک وشک دوو خوانی تەڕ بەستوو لەگە خوانی فرێشە خوانی فرێشەکە بۆ ماسی گۆشۆ بە زیاتر بەکارێت دڵی گایە جگەری حیوانە بەکارێت و خوانی بەستووەکەش ڕۆبیانمان هەیە ئەرتیمیامان هەیە کرممان هەیە کە پرۆتینێکی زۆر بەرزیتیایە بۆ ماسی گۆشتخۆر بۆ ماسی جاخۆر گەشی باشی پێیات بۆ ماسی خواردنی بۆ درێژ جۆری زۆرە بۆ گۆشتخۆر بۆ جاخۆر ماسی فەرقەکە بۆ کەمی بێ ئۆکسجینی ماسی وامان هەیە 2 ساعت بۆ 3 ساعت بەرگاگرێ ماسی واشمان هەیە بۆ 24 ساعت بۆ 48 ساعتیش بەرگاگرێ بێکێشە ئێمە کە ماسی ئەفرۆشین بە کڕیار لە هەمان ئاوی حەوزەکەی کە ماسیی تایە ڕێژەی کەمەخینە حەوزە کیسەکەەوە بۆی ماسکانی بۆ دانین و پڕیەکەین لە ئۆکسجین جیازی ئۆکسجینمان لایە پڕێکن لە ئۆکسجین و تا دەوری 12 ساعت بۆ 5 ساعت بێکێشەیە لە کیسەکەیە